سڵاوی خۆی گەورەتان لێبێت. پیاوێک خۆی وا نیشان ئەدات کە کوێرە و پیانۆ دەژەنێت تا پارەی پێ بدەن، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان بینەری کوشتنێک دەبێت. فیلمەکە لێەوە دەست پێ ئەکات کە جوتیارێک ئەبینین لەسەر زەویە کشت و کاڵەکەیەتی کە کەروێشێک دەبینێت. لەو کاتەی بە چەکەکەی دەستی تەقەی لێ ئەکات شاشەکە تاریکە بێت. دواتر پیانۆ ژنێکی لێزانی نابینا بە ناوی ئاکەش ئەبینین. کاتێک لە ماڵ دێتە دەر منداڵێکی دراوسەکەی شوێنی دەکەوێت. ئەو منداڵە زۆر لاسارە و لەو باوەڕەدایە کە ئاکەش کوێر نییە. بۆیە هەموو ڕۆژێک پلانێک دادەنێت بۆ سەلماندنی قسەکەی، بەڵام شکست دێنێت. دواتر ئەکەش سواری تەکسیەکە بێت لەگەڵ دوکاندارێک کە ئالەتی مۆسیقی دەفرۆشێت، پێکەوە دەمەتەقەیەک دەست پێەکەن. بە خاوەن دوکانەکە دەڵێت مانگی داهاتوو بە نیازە بچێت بۆ لەندەن تا لەیکێک لە باڕەکانی ئەو شارە دەست بە پیانۆژەنینی خۆی بکات. کابراش پێی دەڵێت دەستخۆش، هەرچەندە نابینایی کەچی بە ئومێدەوە لە ژیان دەڕوانیت. دواتر لەگەڵ ئەکتەرێکی بەناوبانگی دنیای سینەما پرامۆد سینها ئاشنابین. هاوسەرەکەی ناوی سیمیە. ئەم ئەکتەرە تەمەنی زۆر لە هاوسەرەکەی گەورەترە. تەنها کچێکی لە ژنەکەی پێشووی بۆ ماوەتەوە بە ناوی دەنی، بەڵام لەگەڵ ئەوان ناژی. لەو کاتێ ئەکەش لەناو بازاڕدا کچێک بە ناوی سوفی لە ناکاو لێ ئەدات. کچەکە بێتاقەت ئەبێت و بۆ نان خواردنێک داوەتی ئەکات. دواتر پێکەوە نانێک دەخۆن. ئەکەش باسی ئیشی خۆی بۆ دەکات کە پیانۆژەنە و بۆیە ئەویش بانگهێشی دەکات بۆ ڕیستۆرانتی باوکی تاوەکو پیانۆیان بۆ بژەنێت. ئەکەش بۆ ماڵەوە دەگەڕێتەوە. دواتر عەدەسەکەی چاوی دەردێنێت، لێرەوە بۆمان دەرەکەوێت کە نابینان نییە. ڕۆژانە لە ماڵەوە ڕاهێنان دەکات و چاوی دادەخات بۆ ئەوەی توانای خۆی زیاتر بکات، باشتر پیانۆ بژەنێت. کاتێکیش لە ماڵەوە ئەچێتە دەرەوە، دیسان و عەدەسەکانی ئەکاتە چاوەنی و خۆی وەک کوێرێک پیشانەدات. ڕۆژی دواتر دیسان لە ڕێستۆرانتی باوکی سۆفی دەست ئەکاتەوە بە ژەنینی پیانۆ. ئەوانەی کە لە ڕێستۆرانەکەدان زۆر پیان خۆش ئەبێت و وەسفی دەکەن. پرامۆت و ئەوانی تر لە دەستڕەنگینی ئەکەش خۆشحاڵ دەبێت و پێی دەڵێت کە ساڕۆژی هاوسەرگیریەکەی لەگەڵ سیمی چەند ڕۆژێکی ترە. پێی خۆشە ئاکەش لەو ڕۆژە سەردانیان بکات و بۆیان پیانۆ بژەنێت. ئاکەشیش ڕازی دەبێت. کاتێک پرامۆت دەگەڕێتەوە بۆ ماڵەوە بۆ ئەوی ساڕۆژی هاوسەرگیریەکەی بکاتە سوپرایزێک، بە سیمی دەڵێت بڕیارە بچێتە دەرەوە بۆ گەشتێکی بازرگانی و لەوێ بۆ چەند ڕۆژێک بمێنێتەوە. لەم لایشەوە سوفی ئاکەش ئەگەێنێتەوە بۆ ماڵەکەی. ئەو شەوە بڕیار ئەدات میوانی ئەکەش بێت و نەچێتەوە بۆ ماڵ. لەم چەند ڕۆژەی کە پێکەوە بوونە، وا دیارە کاستێک لە نیوانیاندا دروست بووە. چەند ڕۆژێک دواتر ئەکەش ڕوو لە ماڵی پرامۆت دەکات. سیمی دەرگاکە ئەکاتەوە. ئەو بە سیمی دەڵێت بڕیار وا بووە کە بێن بۆ ماڵتان، بەڵام سیمی دەڵێت من ئاگام لێ نییە. هەر لەو کاتە ژنی دراوسێکەیان دەیان بینێت و سیمی لەبەر ئەوەی ئەو ژنە گومانی خراپیان پێنەبات ڕێگە ئەدات بە ئەکەش بچێتە ژوورەوە. هەلو کاتەی ئەکەش دەست بە ژەنینی پیانۆ دەکات و چێژە بینێت، تەرمی پرامۆد لە ناو شوقەکە ئەبینێت، بەڵام بەبێ ڕاوەستان لە ژەنینی خۆی بەردەوام ببێت. سیمیش کەوا دەزانێت ئەکەش نابینایە، نیگارانی هیچ نابێت. پێی وایە کاتێکی باشی لەبەردەستایە بۆ شاردنەوەی تەرمەکەی. لەو کاتەی ئەکەش ئەچێتە سەر ئاوەکە، پیاوێک ئەبینێت کە لەوێ خۆی حەشارداوە، بەڵام خۆی تێک نادات و بە جوانترین شێوە ڕۆڵی خۆی وەک کوێرێک دەگێڕێت. هەر لەو کاتە فلاش باکێک دەبینین لە کاتی گەڕانەوەی بۆ ماڵ پرامۆد بینەری ناپاکی خێزانەکەی سیمی دەبێت. ئەوانی دەستە پاچە ئەبن و دەیکوژن. لەو کاتەی ئەکەش بەردەوامە لەسەر پیانۆ ژەنینی خۆی، سیمی و کابرا ئەبینن کە تەرمی پرامۆد ئەکەنە ناو جانتایەک. دواتر سیمی ئەکەش بەڕێ ئەکات. ئەکەش لە گۆشەیەک دادەنیشێت تاوەکو ڕووداوەکان هەزم بکات. دوای کەمێک ئافرەتێک بە ناوی ساکا کە بلیتی لاتاری دەفرۆشێت قسەی لەگەڵ دەکات. ئەویش داوای لێ ئەکات تەکسێکی بۆ بگرێت. هەر لەو کاتە بە شۆفێرەکە دەڵێت ئەو ببات بۆ فەرمانگەی پۆلیس. ئەکەش دەوێت ڕووداوی کوشتنەکە باس بکات. بەڕێوبەری فەرمانگەی پۆلیس کە مانوهاری ناوە دەردەکەوێت، دەیناسێتەوە، بۆی قسە و باسی خۆی دەگۆڕێت. لێرە ئەکەش دەزانێت کە ئەم کابرایە خۆی سەرۆکی پۆلیسە کە لەگەڵ سیمی دەستیان لە کوشتنی پرامۆد هەبووە. بۆیە ئەکەش دەترسێت و دەڵێت پشیلەکەم کوشتاوە. مانوهاریش کاتێک ئەکەش ئەناسێتەوە خۆی بۆ ماڵەوە دەیگەڕێنێتەوە تاوەکو دڵنیا بێت کە ئەو کوێرە و هیچی نەبینیوە. تەنانەت بەرە ڕووی چەقۆیەک فڕێ ئەدات تا دڵنیا بێتەوە کە کوێرە. ئەویش ڕۆڵێکی باش دەگەڕێت. دوایەوە مانوهار دڵنیا ئەبێتەوە لەوەی کە ئەو کوێر و هیچی نەبینیوە، دەستی لێ هەڵدەگرێت. ئەویش ڕوو لە ڕێستۆرانتی باوکی سوفی دەکات و دەست بە ژەنینی پیانۆی خۆی دەکات. بۆ ڕۆژی دواتر هەواڵی مردنی پرامۆد بڵاو دەبێتەوە.
پۆلیس سەرمەکەی لەناو ئۆتۆمبیلەکەیدا لە تەنیشت پردێک دەدۆزنەوە. مانوهاریش خۆی وەکو بەرپرسی دۆسیەکە قبول دەکات تاوەکو دڵنیا بێتەوە کەسێک حەقیقەتی ڕووداوەکە ئاشکرا نەکات. لە مەراسیمی مردنی پراموددا ئەو پیرەژنەی کە دراوسێ سیمی بوو لە ئەفسەرێکی پۆلیس نزیک دەبێتەوە پێی دەڵێت ئەو ڕۆژەی کە پرامۆد کوژدا چاودێری ماڵی پرامودی کردووە. بۆیە سیمی نیگەرانە بێت و وا دەزانێت کە ئەم ژنە ڕەنگە کێشەی بۆ دروست بکات. بۆیە ڕۆژی دواتر دەچێتە ماڵی پیرەژنەکە لە باڵکۆنی شقۆکەی فڕی دەداتە خوارەوە. هەر لەو کاتە ئەم ئەکەشە بەستە زمانە کاتێک بەسەر ئاسانسۆڕەکە سەر دەکەوێت بینەری کوشتنی ئەو پیرەژنێش دەبێت، بەڵام هێشتا ناتوانێت هیچ شتێک بڵێت. ئەو هێشتا خۆی وا نیشان دەدات کە کوێرە و بۆیە سیمی هیچی لێ ناکات. هەر لەو کاتە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە بڕیارەدات هەموو شتێک بۆ سوفی باس بکات، بەڵام لەولاوە نازانێت کە کوڕە فیتنەکەی دراوسیان وا خەریکە بدزیوە تەسویری دەکات. ئاکاش بە سوفی دەڵێت هەرچی زووە سەردانی بکات، بەڵام پێشەوەی سوفی بگات سیمی لە دەرگا ئەدات و دێتە ژوورەوە. دوای بەخێراتن چایەکی بۆ ئامادە دەکات. سیمیش پاکەتێک شیرینی بۆ هێناوە. لەو کاتەی پێکەوە قسە دەکەن سیمی دەمانچێک دەردێنێت و ڕووی لە ئاکەش ئەکات. لەو کاتە ئەکەش کاردانەوە ئەنوێنێت و خۆی ئاشکرا دەکات کە کوێرنی. ئەو بە سیمی دەڵێت هیچ قسێک لەبارەی ڕووداوی کوشتنەکە ناکات. پێی دەڵێت بەم زوانە ڕوو لە لەندەن ئەکات. هەر لەم قسەکردانە بوو کە ئەکەش لە ناکاو لە هۆشی خۆی ئەچێت چونکە سیمی لە شیرەکەی ئەکەش دەرمانێکی تێکرد. دوای ئەوەی سوفی دەگاتە ماڵی ئەکەش کوڕە فیتنەکەی دراوسێیان ڤیدۆکەی پیشانەدات. لە ئەنجامدا سوفی بۆی دەردەکەوێت کە ئەکەش کوێر نییە. کاتێک لە دەرگا ئەدات سیمی دەرگای بۆ ئەکاتەوە. سیمی بە جۆرێ قسە دەکات و ڕەفتار دەکات وەک بڵێ لەگەڵ ئەکەش لە پەیوەندیدا بووە. بۆیە سوفی بەو پەڕی تووڕەبوونەوە ئەو شوێنە بەجێ دێڵێن. دوای چەند کات ژمێرێک ئەکەش لەسەر شوێنی نووسنەکەی بەخەبەر دێتەوە. هەر لەو کاتە بۆی دەردەکەوێت بەڕاستی سیمی بەو دەرمانەی کە کردوێتە ناو شیرەکەیەوە ئەوی کوێر کردووە، چونکە بەم شێوەیە ئەگەر حقیقەتیش باس بکات هیچ کەسێک باوەڕی پێ ناکات. ئەو نازانێت چی بکات، تەلەفۆن بۆ سۆفی دەکات کەچی ئەوی ژمارەکەی بلۆک کردووە. لەملاوە مانۆهاریش لە سیمی تووڕەیە دەڵێت بۆچی ئاکەشی یەکسەر نەکوشتووە کاتێک زانیوێتی کوێر نییە. ئەویش دەڵێت خۆ من بکوژێکی زنجیرەی نیم، وەیە مانوهار ناچارە بێت خۆی بیکوژێت. کاتێکە چێتە گیانی ئەکەش هەوڵەدات بیکوژێت، بەڵام ئەکەش هەرچۆنێک بووە برینداری ئەکات و لە دەستی هەڵدێت. بەڵام ئێستا ئەستەمە ڕێگەی خۆی بدۆزێتەوە، چونکە ئەم جاریان بەڕاستی کوێرە. بۆ بەیانەکەی کاتێک ئەکەش لە ماڵێک بەخەبەر دێتەوە هەست بەبوونی سێ کەسەکات، ئەوانیش دکتۆر سوامی و ئەو ئافرەتە بلیت فرۆشەکە کە ناوی ساکا بوو لەگەڵ شۆفێری تەکسیەکە کە ناوی مڕیە. ئەوان دەڵێن کە تۆمان لە ناو شقامەکان دۆزیوەتەوە، دواتر تۆمان هێناوەتە بۆ نەخۆشخانە. ئەکەش خەمی چاوەکانێتی دەڵێت هەرچی زووە پزیشکی چاو بانککەن، ئەو لوێتی ئەو ئەوەیە کە چاوەکانی چاک بکاتەوە لە وڵات ڕابکات، بەڵام هیچ هەواڵێک لە پزیشکی چاو نییە. دواتر ئەو سێ کەسە لە دەروی ژوورەکە ئەبینین کە پێکەوە قسە دەکەن، مامەڵە لەسەر فرۆشتنی گورچیلە و ئەندامەکانی جەستەی ئەکەشەواکەن کە چەندێک پارەیان دەست ئەکەوێت دوای فرۆشتنیان. دوای ماوەیەک ئەوان ئەکەش ئەبەنە ژووری نەشتەرگەریەوە، بەڵام ئەکەش بە بیستنی وشەی نەشتەرگەری دەست ئەکات بە هاتوو هاوار و هەوڵی خۆ دەرباز بوون ئەدات تا ئەو کاتەی دەرمانی سڕکردنی لێ ئەدەن و لە هۆشی خۆی ئەچێت. هەر لەو کاتە دەڵێت من دەزانم کە ساکا تاتۆیەکی شیڤای لەسەر دەستی هەیە. شیڤا لای هەندێکان ناوی خواوەندێکە، ئەوان پێیان سەیرە کە ئەکەشێک کە نابینایە چۆن ئەو تاتۆیی بینیوە، بۆیە ئەوان وا دەزان ئەکەش چاوی بەسیرەتی هەیە، دەست لەسەر نەشتەرگەریەکەی هەڵدەگرن و بە پیرۆزی ئەزانن. ئاکەش پێیان دەڵێت کە ڕێگەیەکی باشتر هەیە لە بە قاچاقبردنی ئەندامەکانی جەستەی مرۆڤ بۆ ئەوی پارێکی زۆریان دەست بکەوێت. ئەو قسانیان بۆ دەکات تاوەکو وازی لێبێنن. دواتر چیرۆکی کوشتنی پرامۆد لەلایەن سیمیومان و هەڕەوە بۆیان باس دەکات. دەڵێت ئەوان پارێکی زۆریان هەیە، ئەتوانن بە ترساندنی ئاشکراکردنی ڕووداوی کوشتنی پرامۆد بە دڵی خۆیان پارەیان لێبسێنن. بۆیە دوجار ئەو سێ کەسە لەگەڵ ئەکەش هاوڕا ئەبن و بڕیارەدەن یارمەتی بدەن. لە دیمەنی دواتر سیمی دەبینین کە کاتێک دێتەوە بۆ ماڵ بینەری ئاکەش دەبێت کە سەرقاڵی ژەنینی پیانۆیە و دەنیشی لەلا دانیشتووە. سیمی نیگەران ئەبێت و ئەترسێت کە ئەکەش هەموو شتێکی بۆ باس بکات. دواتر خێرا تەلەفۆن بۆ مانوهار دەکات، دەڵێت پێی بڵێت لە دەرەوەی شار چاوی پێ بکەوێت. سیمی ئەکەش سواری ئۆتۆمبیلەکەی دەکات تاوەکو بیبات بۆ لای مانوهار و بیکوژێت. ئاکەش بە سیمی دەڵێت تەنها 5 ملیۆنی پێ بدات بەرامبەر بەوەی هیچ باس ناکات تا نەشتەرگەری بۆ چاوی بکات و لە وڵات هەڵبێت، بەڵام سیمی ڕازی نابێت.
دوای کەمێک سەرنجی ئەوە دەکەن کە موڵی ڕێگاکەی داخستووە. سیمیش سەرقاڵە بێت بۆی کێ بێت ڕێگاکەی داخستووە. یەکسەر ئاکەش بێهۆشی ئەکات تاوەکو وەکو بارمتێک لە جیاتی پارە ئاڵوگۆڕی پێوە بکەن. بۆیە تەلەفۆن بۆ هاوسەرەکەی مانوهار دەکات، هەموو شتێکی بۆ باز دەکات. پێی دەڵێت ئەگەر دەیەوێت ئابڕووی هاوسەرەکەی نەچێت و ڕاستەکان ئاشکرانە بن بۆ بەیانەکەی 1 ملیۆن ڕوپیەی بۆ بهێنن. ئەویش تووڕە دەبێت و چەکی مانوهار هەڵدەگرێت و تەقەیەکی لێ دەکات، بەری ناکەوێت. هەر لەو کاتە کەسێک تەلەفۆنیان بۆ دەکات هەواڵی ئەوەی پێ ئەگەێنن کە ئۆتۆمبیلی سیمی و کەلێپۆلەکانی لە ژێر پردێک دۆزراوەتەوە، وا دیارە کە سیمی خۆی کوشتووە. لەم لایشەوە سیمی دێتەوە هۆشی خۆی ئامادەی هاوکاریکردن نییەن، ئەوانیش بۆ ئەوەی بیترسێنن پزیشکەکە ئەنێرنە گیانی. ئەویش کەمێک خوێنی لێ وەردەگرێت و هەڕەشی ئەوەی لێ دەکات کە گورچیلەکانی دەفرۆشێت. ئێستا مانوهار بە جانتایەکی پڕ لە پارەوە گەیشتووەتە ئەو شوێنەی کە لەسەری ڕێکەوتوو. ئەمانیش لەم لاوە خیانەت لە ئەکەشەکەن و بە کورسیەکەوە دەیبەستنەوە تاوەکو خۆیان درێژە بە نەخشەکەیان بدەن بۆ ئەوەی هەموو پارەکە بۆ خۆیان بەرن. پزیشکەکەیش ئەم جارە پشکنینی خوێنی سیمی ئەخوێنێتەوە بۆی دەردەکەوێت کە جۆری خوێنەکەی نایابە. لەو شوێنەی جەماعەت پێکەوە ڕێکەوتن یەکتر دەبینن. دوجار موڕلی سەرکەوتوو دەبێت لە بەدەستێنانی جانتای پارەکە، بەڵام پێشەوەی هەڵبێت مانوهار تەقەی لێ دەکات و برینداری دەکات. ساکە مانوهار لە ئاسانسۆرەکە زیندانی دەکات. دواتر پارەکان دەبات و موڕلی ئەگەێنێتە نەخۆشخانە، بەڵام دوجار دەمرێت. لەگەڵ ئەویشدا بۆی دەردەکەوێت پارەکانی مانوهار ساختە بوونە. لەم لایشەوە سیمی هەرچۆنێک بێت خۆی ڕزگار دەکات و بەرە ڕووی ئەکەش دەڕوات تا بیکوژێت، بەڵام پزیشکەکە ڕێگەی لێ دەگرێت. دواتر ئەکەش و پزیشکەکە پێکەوە سیمی بێهۆش دەکەن. ئەیخەنە دوای ئۆتۆمبیلەکەیان و پزیشکەکەیش باس لەوە دەکات کە جۆری خوێنی سیمی لەگەڵ جۆری خوێنی کەسێکی زۆر دەوڵەمەند هاوتایە و ئەگەر جگەری سیمی پێ بۆ فرۆشن 50 ملیۆنیان دەست ئەکەوێت. ئەکەش ڕازی دەبێت چونکە بۆ پارەیە ئەتوانێت نەشتەرگەری بۆ چاوی بکات، بەڵام لە ناخی دڵەوە بەمە ڕازی نابێت چونکە دوجار سیمی دەمرێت. دیمەنی فیلمەکە ئەچێتە 2 ساڵی دواتر. سوفی ئەبینین کە لە ئەوروپایە لە ناکاو پۆستەری یەکێک لە کۆنسێرتەکانی ئەکەش دەبینێت کە سەرکەوتوو بووە لە مەیخانەکان پیانۆ بژەنێت. ئەمەش یەکێک لە ئاوەتەکانی بووە کە هاتۆتە دی. دواتر پێکەوە دادەنیشین و ئەکەش هەموو ڕووداوەکانی وەک خۆی بۆ دەگێڕێتەوە. لە درێژەی باسەکانیدا دیمەنی فیلمەکە دەگەڕێتەوە بۆ 2 ساڵی ڕابردوو. پزیشکەکە ئۆتۆمبیلەکە ڕادەگرێت تاوەکو دەرزێکی تری بێهۆشی لە سیمی بدات، بەڵام سیمی دێتە هۆشی خۆی و یەکسەر پزیشکەکە دەکوژێت. دواتر سواری ئۆتۆمبیلەکە ئەبێت و بە ئەکەش دەڵێت هەرچی زووە دابەزە. ئەکەش دادەبێزێت و سیمی دێوەر ئەکاتەوە تاوەکو بە ئۆتۆمبیلەکە لە ئەکەش بدات، بەڵام هەر لەو کاتە گوێبیسی تەقەی دەنگی فیشەکێکە بین. ئەم دەنگی تەقەیە بۆ کابرای جوتیارەکە دەگەڕێتەوە کە لە سەرەتای فیلمەکە بینیمە. کەروێشکەکە بە بیستنی تاقەکە ڕادەکات و خۆی فڕێ ئەداتە سەر جامی ئۆتۆمبیلەکەی سیمی و وەردەگەڕێت و دەمرێت. دواتر ئەکەش لە ڕێگەیەکی لە هاوڕێکانی خۆی دەگەێنێتە لەندەن. دواتر ئەکەش سوفی بۆ یەکێک لە کۆنسێرتەکانی بانگێشت دەکات، بەڵام سوفی پێی دەڵێت بەیانی بۆ گەشت بۆ وڵاتێک دەڕوات. دوجار خواحافیزی لە یەکتر ئەکەن و بەڵێن بە یەکتر ئەدەن کە پێکەوە لە پەیوەندی دابن. لە دوادیمەنی فیلمەکە ئەکەشە بینین لە کاتی تێپەڕینی بە شەقامێکدا بە گۆچانەکەی دەستی قوتوویەک فڕێ ئەداتە ئەولاوە. لەمەوە دەزانین کە ئەو نەشتەرگەری بۆ چاوەکانی کردووە دیسان بینایی خۆی بەدەستێنەوە.